بۆ نمونە ئێمە لە شتێک کورسیەک دروست دەکەین یا لە شتێک شتێکی تر دروست دەکەین دەبێ ئەو مادەیە کۆمەکی ئەوە بکە ئەو شتەی لێ دروست ببێت ئەگەر ئەو مادەیە کۆمەکی نەکە ئەوە ئەو شتە دروست نابێت و ئەمیش دەبێن کۆمەکی مادەکە بکە بۆ ئەوی ببێت بەو شتە ئەگەر ئەوەی تیانە بێ ئەوە ناتوانێت ببێت بەو شتە لەبەرەوە لەم پەیوەندیە ئەو شتە کام لە پێناویە هەیە لە ناو خۆیان هەیە بۆ نمونە دوو کەس قسە دەکەن کە قسە دەکەن و لە قسەکردنەکە دەڕوا ئیشەکە دەکرێت ئەمە لەکوێوەیە ئەو قسەی کە دەیکا بۆ ئەوی تر و ئەو زمانی کە لەوی ترا هەیە ئەویش قسەی دەیبیستێت ئەوە لەما هەیە و لەویشە هەیە بۆیە ئەمە ڕوو دەدا بەڵام ئەگەر بێت و ئەو زمانە لەناو ئەوی ترا نەبێ و زمانێکی تر لەناو ئەوی ترا بێ و زمانێکی تر لەناو ئەما بێت ئەوە کاتە قسەکردن لە بینە و دوانە ڕوو نەدا ئەگەر قسەش بکەن وەزەکە تێک دەچێت چونکە لەوانەیە ئەم قسەیەک بکە معنایەکی هەبێ لە زمانەکەی ئەوە معناکەی خراپ بێ لەوانەیە وەزەکە تێک چێت لە کاتێکەوان قسە دەکەن بۆەوەی تەفاهم بکەن لە جاتی تەفاهم و کاتە چی ڕوو دەدا سووی تەفاهم ڕوو دەدا